ئامارەکانی پەیوەست بە نەخۆشی شێرپەنجە دڵخۆشکەر نین. ژمارەی توشبووان لە ئاستی جیهاندا زیاتر دەبن. ڕێکخراوی تەندروستی جیهانیش دەڵێت شێرپەنجە هۆکاری سەرەکی زۆرترین ڕێژەی مردنە. توێژەرانەوە دەخەنە ڕوو کە ژینگەش لە پاڵ کۆمەڵێک فاکتەری تردا. هۆکاری سەرەکی توشبوونە بەم نەخۆشیە کە نەبوونی هۆشیاری تاک لە پشت تەشەنەکردنیوەیەتی. جگە لەوەکە ئێمە ئەڵێن کە سەرەتان هۆکارەکەی بۆ ماوەییە، بەڵام ئەتوانێت هۆکارەکەیشی ژینگەیی بێ. ئەگەر ئێمە ئاگاداریکی چاکمان بێ یان دەستگای میدیاییەکان بتوانن ئاگاداریکی چاک بدەن بە خەڵک بۆ ئەوەی کە لە بواری ئەوەی کە بتوانن ئاگاداری خواردنیان بن، ئاگاداری ئەوە بن کە بەردەوام وەرزش بکەن، بەردەوام ئەو شتە باشەکان بەکاربێنن، ڕێژەی خواردنی خوێیان بێرنە خوارەوە بزە بتکە. لێرە ڕێژە خواردنی خوێ زۆر زۆر لەسەرەوەیە کە ئەتوانێت یەکێک لە هۆکارەکان ئەوە بێ کە بتوانێت ڕێژەی ناڵم ئەبێتە هۆی سەرەتانیان شێرپەنجەوە، بەڵام ئەتوانێت ڕێژەی ئەوەی کە من تووشی شێرپەنجە بکات بباتە سەرەوە. یەکێک چۆری خواردنەیەکی زۆر. هەمووی ئەمانە هۆکارە، هەمووی ئەمانە هۆکاری ئەوەیە کە بتوانێت خەڵکەکە تووشی شێرپەنجە بکات. هەبوونی هۆشیاری تەندروستی و ئەنجامدانی چالاکی وەرزشیەکان و پشکنینە پزیشکیەکان لەو هۆکارە سەرەکیانن کە ڕێگری سەرەتاین لە توشبوونی تاک بە نەخۆشی شێرپەنجە. پزیشکەکان هۆشداری دەدەن کە ئەگەر هاوڵاتیان گوێ بە ڕێنمایەکانیان نەدەن، دەرگا بە ڕووی ئەم نەخۆشیەدا داناخرێت. بۆ ڕێگەگرتن لە شێرپەنجەیان ئەوەتانێ بۆ دیاریکردنی لە قۆناغە سەرەتاییەکان بریتیە لە پشکنینی پێشوەخت. پشکنینی پێشوەخت زۆر گرنگە کەوا هەمومان هۆشیار بینەوە دەربارەی، بەتایبەتی لە هەنێک جۆری شێرپەنجە بۆ نمونە شێرپەنجەی مەمک یاخود شێرپەنجەی کۆڵن ئەتوانی پشکنینی پێشوەختی بۆ بکرێ، بەتایبەتی لەو کەسانەی کەوا لە خێزانەکانیانە شێرپەنجە هەیە، لە کەسە نزیکەکانیانە هەیە. بۆ نمونە بۆ شێرپەنجەی مەمک ئەتوانی ئەو ئافرەتانەی لە سەروی 40 ساڵەوەن ساڵانە پشکنینی مامۆگرام ئەنجام بدەن. پشکنینی پێشوەخت یارمەتی دەرئەبێ بۆ یەکەمین ڕێگەگرتن لە توشبوون بە شێرپەنجە یان ئەگەریش شێرپەنجەکە ڕوویدا لە قۆناغی سەرەتای دەستیشان بکرێت. ئەگەرچی ڕێکخرا و ناوەندە ئەکادیمیەکان دەیانەوێت هاوڵاتیان لە هۆکارەکانی توشبوون و ڕێگاکانی دیاریکردن و ڕێلێگرتنی ئەم نەخۆشیە ئاگادار بکەنەوە، بەڵام هێشتا هۆشیاری تاک بە کلیلی چارەسەر بۆ دوورخستنەوەی نەخۆشیەکە دادەنرێت. سامان کەریم کورد، چاد نیوز، کفری.